سزا نادرێن. خادر ڕزگەی ئەندامی لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان بە پەیامی ڕاگەیاند ئەو تۆمەتبارانەی تێوەگلاون بە تۆمەتی بازرگانیکردن لەگەڵ داعش بە پاڵپشتی بەرپرسی باڵای حەزبی ئەو کاران ئەنجام داوە. بۆیە سزادان و دادگاییکردنی ئەوانە کارێکی ئاسان نییە و بەشێکیان لەسەر و یاساوان. خادر ڕزگەی وتیشی ئەو لیژنەی بۆ بەدواداچوون لەو کەیسە پێکهێنراوە نەیتوانیوە دەرەنجامی لێکۆڵینەوەکان بۆ ڕایگشتی ئاشکرا بکات. دا لە هەرێمی کوردستان یاسا سەروەر نییە و ئیتاری قانونیش قانونمان هەیە بەڵام پابەندبوون بە یاسا نییە. بۆیە دەبینێ نەوباردۆخەی کە وڵاتەکەمان پێیدا تێدەپەڕێ دەرئەنجامی پابەند نەبوونە بە یاسا، کار نەکردن و پیادە نەکردن و تەنفیز نەکردنی قانونە. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان لە دەستپێکی جەنگی داعش لە دوای ئەوەی کە دەرکەوت عەدەدێکەیە ژمارەیەکەیە کە خیانەت لە وڵات و لە خوێنی شەهیدان دەکا، ئەم ژمارەیە بازرگانی نەوت لەگەڵ داعش دەکاوە، بازرگانی ئۆتۆمبیل لەگەڵ داعش دەکاوە، بازرگانی هەندێک پێداویستی لەگەڵ داعشدا دەکا. ئەگەر ئەو کاتە ئیجراعاتی یاسایی، ئیجراعاتی توندی یاسایی بەپێی قانونی عقوباتی عراقی ڕوبەڕووی ئەوانە کرابایەوە کە بکەری ئەم جۆرە ئەم بازرگانیە بوون، بەبێ گومانی ئەم هەواڵی ئەمڕۆژ نەدەبیسترا. بۆیە ئەو کاتە لیژنەیەک پێکێنرا، ئەو لیژنەیە نەیتوانی بە ئەرکەکانی سەرشانی خۆی هەستی لە ئەنجامی تەداخولی بەرپرس و ئەحزابی سیاسی، نەیتوانی ئەرکەکانی بە ئەرکەکانی سەرشانی خۆی هەڵسێ ڕێگری کراواتە کاری لیژنە بەبێ نەتیجەیەک کۆتایی پێێنرا، بەبێ ئەوەی لیژنەکە و ئەنجامە ڕابگەێنێ بۆ ڕایگشتی بۆ لایەنە پەیوەندیدارەکان کە بڵێ ئێمە گەیشتوین بەو نەتیجەیە. هۆکارەکەش ڕوون بوو چونکە بەشێک لەوانە بەرپرسی حیزبی باڵا بوون لە پشتەوەی بازرگانیکردنەکە بوون. بۆیە لیژنەکە نەیدەتوانێت ئەمانە بێنێتە بەردەم لێکۆڵینەوە و نەیشی توانی ڕۆبەڕووی یاسایان کاتەوە. بۆیە ئەگەر ئەم کاتە ئەو ئیجراعات کرابایە بەبێ گومانی ئەوەی لەمڕۆ چەند ڕۆژی ڕابردووشدا ڕوویدا ڕووی نەدەدا.